ئێستا و لە دوای 45 ساڵ لە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن لە ناوخۆیدا بەرگ و فۆرمێکی نوێی بە بەرخۆیدا هێناوەتەوە کە لە هەڵبژاردننی سەرکردایەتی نوێ و ئۆرگان و دەستگاکانیدا بەرچاو دەکەوێت. لە دوای کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورەتێکی زۆر گرنگەکە نوێبوونەوە و گەشانەوەی بەخۆ ببینێتەوە یەکێتی دەبێتەوە یەکێتەکەی جاران و سەردەمی زێڕینی خۆی. ئومێد دەکەین ئەم یەکڕێزی و یەکدەستەی نێو سەرکردایەتی بێتە وزە و کەرەستە و پاڵنەرێک بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی هەڵسێتەوە و لە ڕووی جەماوەری و پێگەکەی فراوان بێ وەروە ئەم فراوانبوونی پێگەیش بێتە مای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی لە هەموو ئاستەکاندا جێدەستی خۆی دیار بێ وەروەها بە سەنگ و قورساییەکی ترەوە بێتە مەیدانی خەبات. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی خۆی لەگەلەوە وەرگرتووە و دەیەوێت و ئامانجی سەرەکی ئەوەیە بە بەرگێکی نوێوە هەنگاوەکانی خێراتر بکات بۆ باشترکردنی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەوە بسەلمێنێت کە ئاواتی بەدیهێنانی خواستەکانی گشت خەڵکی کوردستانە. توانین بەم گڕوتوین و بەم خوێنە نوێی کە هاتوتە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێتەوە حیزبی پێشەنگ و یەکەمی هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جیاواز زیادەکەی دەکاتەوە ئاویش بە دوو هۆکاری لەلایەک هەڵسانەوە یەکێتی بەنەفەسی کارکردنی جەنابی مام جەلال و لەلایەکی تریشەوە نێونێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە دوای کۆنگرەی چوارەمەوە ئەم سەرکردایەتی نوێیە کە بۆ تا سەرمەشقی هەنگاوەکانی گشت نوێگەریەک لا بەستنی پەیوەندی نوێ، ڕێکەوتنی نوێ، بەرنامە و پلانی نوێ، پرۆژەی نوێ، کاری نوێ بۆ ناوچەکە و گشت کوردستان بۆ ئەوەیە لە سایەندا ژیانێکی نوێ بنیادنرێت و هەموو کەسێک هەست بە ئۆقرەی و ئاسوودەی بکات. ئامان جومعە، گەلی کوردستان، نەحیەی تەقتەق.